بەناوی خۆی بەخشەی میهرەبان ئێمە ئەمڕۆ وەک مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی هەڵساین بە ئەنجامدانی وەرکشۆپێک بە مەبەستی دانانی پلانی ساڵی 2018. من لێرەوە بە پێویستی ئەزانم کە سوپاسی سەرجەم ئەندامام کەم لە سەرجەم ئۆرگانەکان سوپاسی باز مەزانە ڕوستایی بکەم کە تەشریفی هێنا بۆ بەسەرپەرشتیکردنی ئەم وەرکشۆپە بۆ ئەنجامدانی پلانی ساڵی 2018. تەمە گومان لەودانەیە کە پلان زامنی بەرەو پێشچوونی کارەکانە ڕێخستنی کارەکانە و زەمانەتی بەرەو پێشچوونە لەبەر ئەم ئامانجێگرنی و ئەم مەبەستەیە بە پێویست مەزانی کە لە بۆ ساڵی 2018دا پلانێک دابنین بەرچاوی خۆمان ڕۆشن بکەین بە چه ئارەسەیەکە دابڕۆین. من لێرەوە سوپاسی سەرجەم بەشداربووان دەکەم و هیوادارم کە بتوانن لە مناقەشەکردنی گروپەکانیان لە بەشی خۆیان بتوانن کە تەواو دەست بخەنە سەر خاڵە بەهێز و لاوازەکان دەرفەتەکان و کۆسپەکان بۆی بتوانن کە بەرچاوی خۆیان ڕۆشنکەن لە بۆ ساڵی 2018 بەرەو چه ئارەسەیەکە ئەڕۆن.